وەڵا کە بەرهەمی نوێەوەتە خەریکی وێنەگرتنی پەتری پۆتین بەردەوام دوو سێ مانگە خەریکین کۆمەڵێ بەرهەمی جوانمان حازر کردووە و وەکو شخصی خۆشم بە تەمای شۆرت فیلمێکم دوو سێ ڕۆژی کە دەست بە وێنەگرتنەکەی ئەەکەین ئەوەی لە ڕێگایە فیلمێکی درێژ و درامایەکیشە و هەروەها من بزانم درامای گەردەلوولیش هەر بەڕێوەیە. واتە بەشداری لە درامای گەردەلوولاکەی؟ حەسب داواکاری کاک جەلیل بەڵێ. دەسا پێوتویە بێ بەشداریکەی؟ هەر خۆی لە مقابلەی کاوتیەوە ئەکتەرانەی کە لە حیاتانە ماونەوە هیچ خوالیان خۆش بێ ئەوانشی کە ماون تەندروستیان باشە و توانیان ماوە ئەبێ ڕۆڵ بگیاڵنتیایە. ئێمەش بە حکومێ من خۆم لە بەشی 1 و 2 هەبووم ئاساییە بەلام و پێم خۆشە کە لە بەشەکانی تیشا بەشدارم. کاکامیل لە بەشەکانی ڕابردووە وەکو پێشمەرگەیەک دەرەکەوتی لەوێ ئەم جارە گۆڕانکاری بەسەر ڕۆڵەکەتان نایەت؟ وەڵی تەبان ئەو کاتە تەمەنێکی ترمان هەبوو کە ڕۆڵی پێشمەرگەمە بینی بەڵام ئیتر ئێستا ئەکەوێتە سەر دەرهێنەر ئایا چ ڕۆڵێک ئەیا بە من حتمما هەر ڕۆڵی شۆڕش گێڕیە بەڵام ئیتر ڕۆڵەکە چی هێشتا پێم نەوتراوە. کاکامیل لە یەشێک لەو درامانی کە بەرهەمتان هێناوە لە ساڵانی ڕابردوودا لەگەڵ هونەرمەند کەمال چالاک و هونەرمەندمای حەسەن نایەکە لەسەر چەک و فەلەشێکن لە شاریەری سلێمانی باسی ئەمەم بۆ بکەی وەزەتان چۆن بوو چۆن ئەمەتان بەرهەم هێنا؟ وەڵاهی ئەوە کاتی خۆی بیرۆکەکە نازام هینی کاگمایر خۆی بوو وابزانم وتی ئێمە ئەڵلقەیەکەین بە ناوی یادی جارانەوە تەوان جاران لە 50کان و 60کانە زیاتر مناڵ یاری و چەرخ و فەلەق و ئەوانەیە کرد لەسەر ئەو ئەداتانەی کە ئەو کاتە هەبووە بەڵام پارکی ئازادی شتێکی نوێگەری و تازە بوو لەو ساڵەیە حەزمان کرد ئەڵلقەیەکی لەسەر بکەین و ئێمە ژۆ کۆی کە تەمەنێکمانەیە بە یادی جارانەوە سواری ئەو چەرخ و فەلەکانە بین خۆ دەزانی وتمان بە ڕۆژشا خەڵکی لێ ڕوومان نایە لەوانەیە بینە هۆی توانج بەڵام ئێمە بە شەوا تەسویرمان کرد هەمووتمان چێژی لێ بینین و شەوی شەو چۆڵی شەو شتێکی کۆمێدی جوان دەرچوو. وەزاتان بەڕاستی تێک نەچوو؟ وەڵا وەزەمان تێکچوو بەڕاستی تۆ بتوێنێتێ ئەوی نەبەسەری بخولێتەوە تۆزێ هەز بە گێژی و ناڕەحەتیەکەی. وەڵاهی خۆی هەموو ئینسانێک چۆن پێویستی بەنان و ئاوا پێویستی بە وەرزشە بەڵام من هەر خولێ مناڵیمە وەرزشکردن و تەمسیلم گریاوە بەیەکەوە من پێم وایە هەموو ئەکتەرێک ئەبێ وەرزشکە هەموو ئەکتەرێک ئەبێ جستەیەکی ڕێکوپێکی بێت چی لەسەر تەقیشانەوە چی لە شاشەکانە. من وەرزشی لە جوانیش ئەەکەم و هەروەها هەفتەی جارێک یا جاری وایە 2 هەفتە جارێکی شاخەوانیەک ئەچین هەم هەوایەکی پاک هەڵەمژی هەم وەرزشێکە هەم کۆمەڵێ برادەر هەم مناسبەتێکی جوانە.